ئەو ئازادیەی لە سلێمانی باسی لێوە دەکرا تا ئەوەندە بڕی کرد کە دەست بۆ بەرژەوەندیە حیزبیەکانی دەسەڵات نەبرێت. ئازادیەکان تا ئەو کاتە بەرجەستن کە قسە بە حیزبێکی دیکە بوترێت و ناڕەزایی دژی حیزبێکی دیکە دەرببڕێت. ڕووداوەکەی 24 شوبات لە عەربەت سەلماندی هیچ جیاوازیەک لە نێوان دەسەڵاتی ئەولێر و سلێمانی نییە. بەڵێ ئازادیەکان لە سنووری زۆنی سەوز ئەمە پێمان وایە تا ئەو ڕێگەی ئەو سنوورەیەکە دەست دەبێت بۆ سەرچاوی داهات و یان شوێنە ئاساسەکان ئەگەرنا نەخێت هیچ ئازادیەک لە سنووری یەشەتی نییە بەڵکو خەڵکی ئازا و ئازاد هەیە. تەنیا شەو ڕۆژێک داهاتەکانی خۆیان ڕێگلی لێ دەکرێت چونکە بۆ باخەڵیان زیانی هەیە بێگومان ئەوەی کە بینیتان دوێنێ شەو ئەوەی کە لۆمەی دێگەڵەیان پێدەکرد زۆر بە زیادەوە لە عەربەت کردیان بەڕاستی. مامۆستایان دەڵێن ئەوەی لەم زۆنە هەیە ئازادی نییە بەڵکو ئازایەتی هاوڵاتیان و مامۆستایان و فەرمانبەرە. کاتێک زوڵم دەبینێت قبوڵی ناکات و ڕوبەڕووی گرتن و ترساندن و زیانی مادی و گیانی دەبنەوە. ئێمە شتەکەمان زۆر ئەوە نەبوو، یعنی تۆ بێی بەڕێگەیەکی تونند و تیژی بەڕێگەیەکی خراپ ڕێ لە تەنکەرەکان تەنها ئەمان و کاکە لە جێگەی خۆتان بۆسن ئیسراحەتێ بکەن تا ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار بێتە سەرخە داواکانی ئێمە هەم جێبەجێکات و هەم ئێوە ژیانتان باشترە بێت. داخەوە دەسەڵاتی کوردی یعنی ئەمە ئەزمونێکی خراپە بەداخەوە ممارەسەیەکات ئەبێت لە جێگەیەک بۆستێ ینی ئەبوو دەستخۆشی لەو مامۆستا و فەرمانبەرانە بکە بڵێ ئێوە دەستان خۆش بێ ماندوو نەبن بەڕاستی ئەوە ئێوەن بە ئێمە ئەڵێن گرفتەکان لەکوێدایە. چەندین ساڵە لە سلێمانی لافی ئازادی و مافی مرۆڤ لێ دەدرێت. بەڵام بینراوە هەر کاتێک ناڕەزاییەکان دەگات بە لێدان لە بەرژەوەندیەکانیان بە جۆرەها هێز ڕوبەڕووی خۆپیشاندەران دەبنەوە و ڕەوانەی زیندان و لێپێچینەوەیان دەکەن.